عێراقیەکان بۆ فرۆشتن بە تاک و کۆ. دوور لە هەر جۆرە چاودێریەک بازاڕێکی کراوە بۆ مافیەکانی عێراق دروست بووە تاوەکو ملیاران دۆلار لە ڕێگەی بازرگانی بە مرۆڤ و ئەندامانی جەستەی مرۆڤەوە بەدەست بهێن و لە سەتادەی ئەندامانی جەستەی مرۆڤ بۆ سەرانسەری دنیا بگوازنەوە. چیتر دەقە یاساییەکانی عێراق بەهۆی کەڵەکەبوونی قەیرانی یەک لە دوای یەکە ئابووری و کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگەوە ناتوانن چارەسەری ئەم کێشەیە بکەن. تۆڕی بەربەڵاوی مافیای بازرگانی مرۆڤ لە عێراق تا دێت گەورەتر دەبێت. ئەوان بە کەڵک وەرگرتن لە دۆخیدا ڕماوی ئابووری عێراق گەنجان و خەڵکی فەقیر فریو دەدەن تاوەکو ئەندامانی جەستەیان بفرۆشن لە پێناو مشتێک پارە. جا فەرقی نییە کەسێک بێت یان چەندین کەس لە گورجیلەوە بگرە تاوەکو ئەندامانی دیکەی جەستە هەرچیت بوێت ئەو مافیایانە بۆ دابین دەکەن با لەو سەری جیهانیش بیت وەکو گەیاندن بۆ دەهێن و تەنیا پارە دەناسن. ئەمە ئەو کارە ساتەیە کە نووسینگەینەتەوە یەکگرتووەکان بۆ نەهێشتنی ساوانەکانی بازرگانی بە مادەی هۆشبەر و مرۆڤەوە هۆشداری لەبارەوە دا و ڕاگەیاندووە ئەگەر مافیاکان بەم شێوەیە بەردەوام بن و حکوومەتی عێراق خەمێک لەم دۆخە نەخوات ئەوە خەڵکی هەژاری عێراق هەرزان فرۆش دەکرێن.